بەڵێ قسە باسێکی زۆر لەسەر قارەی هەرێمی کوردستان هەیە بەداخەوە هەندێک لە هەرێمی کوردستانە خۆشحاڵن بۆ فشارێکە لەسەر قارەی هەرێمی کوردستان هەیە قسە باسانەی لەسەر هەرێمی کوردستان هەیە بۆ قسەکردن زیاتر لەسەر پرسە بەڕێز ئازاد دۆسکی شارەزای یاسایی لە سلێمانیەوە لەگەڵماندا. بەڕێز ئازاد سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش. قوارەی هەرێمی کوردستان قوارەیەکی یاسایی و دەستوریە، هەروە بە ئاسانی دەکرێت بڵێ نەمێنێ و هەڵوەشێتەوە؟ بەڵێ دەست خۆش. سەرەتا ڕێز و سڵام بۆ بەڕێست و بۆ هەموو بینەرانی کەناڵی ئاسمانی کوردستان 24. سەبارەت بەو بابەتەی بەڕێزت ئاماژە بۆەوە کرد کە لەو راپۆرتانە یاخود لە سلکێکی دیبلۆماسی تا ڕادەیەک باڵا پلە باڵا ئاماژە بەوە بکرێت کە هەرێمی کوردستان یاخود پێکاتەی سیاسی یاخودکیانی سیاسی هەرێمی کوردستان پێکاتەیەکی کارتۆنیەوە پێم وایە ئەوە دوورە لە ڕاستیەوە و لەسەر ئاستی یاسای نێودەوڵەتی یاخود پەیوەندیە نێودەوڵەتیەکانە پەنابردن یاخود بۆ دەستگاکانی ڕاگەاندن یاخود بۆ تۆڕە کۆمەڵاتیەکان من پێم وایە کەمکردنەوەی ئاستی وجودی ئەو بەعثە دیبلۆماسیە یاخود ئەو کە نوێنەراتی ئەو وڵاتە ئەکات لە وڵاتێکی میوانە. من پێم وایە هەرێمی کوردستان ئیقرارێکی دستوری هەیە لە ساڵی 2005 و ئەوانەی کە دیعای دیموکراسی ئەکەن ئەزان لە شۆڕشی فەڕەنسیەوە بگرە لە دەساتیرە وڵاتە زلهێزەکان ئەوانەی کە مافی مرۆڤ و زۆر جار باست لە سیستمی دیموکراسی ئەکەن دەزانن کە دەقێکی جێگیر هەیە لە هەموو دەساتیرە وڵاتەکاندا ئاماژە بەوە ئەکات کە گەل سەرچاوی دەسەڵاتەکانە وەکو لە مادەی 5 دستوری عێراقی شاتووە و بزانم لە دستورەکەی ئەمریکا و ئەم مەبدەئە لە شۆڕشی فەڕەنسیە تەزبیت کرا کە گەل سەرچاوی هەموو دەسەڵاتەکان بێ بە دەسەڵاتی یاسادانان یاخود جێبەجێکردن یاخود دەسەڵاتی دادوەریشەوە. بەڵێ بەڕێز ئازاد دۆسکی کاتێک دێتە سەر پرسی دۆخی سیاسی لە هەرێمی کوردستان و لە عێراقیشە نوێنەرانی وڵاتان و وەزیرانی وڵاتان ڕێزە بەستن بۆ گەیشتن بە بارگای بارزانی بۆ ئەوەی ڕێگەچارەیەکیان بخاتە بەردەست. ئەمەی ئێستا کە بەناوبردنی قوارەی هەرێمی کوردستان بە قوارەیەک یاخود هەرێمێکی کارتۆنی دەتوانین بڵین قسەی ئەو کۆنسوڵەیە یاخود قسەی وڵاتەکەیەتی لەبەرەوەی هەر وڵاتەکەی ڕۆژانێک ئامادەن بە زوو خۆیەوە بگەیانە بارگای بارزانی و ئاوێ بە ئاگری عێراقا بکە. ئەزانی چۆنە کا کۆمار خۆی ئەگەر بگەڕێنەوە بۆ کۆنگرێس یاخود بۆ کۆچکی سپی لە کاتێک کۆشکی سپی بیر لە ڕوخاندنی ڕژێمی سەدامیا کرد بە دوای ئەوەوە بوون کە معارەزەیەکی بەهێزی عێراقی بدۆزنەوە هەر لە کۆنگرەی مؤتەمەری لەندەن بۆ مؤتەمەری بروکسل تا کۆتا کۆنگرەکە لە سەلاحەدین لە کاتی خوالێ خۆش بوو بە ڕێزمان جەلالیش ئاماژەی پێیا بوو بۆ من پێم وایە باشتر وایە لە پۆل برێمەر و لە جیگارنەر بپرسن ئەگەر کورد پێکاتەیەکی سەرەکی لە معارەزەی سیاسی عێراق نەبوایە من پێم وابوو ڕوخاندنی ڕژێمی سەدام لە بەرامبەر کۆشکی سپیە زۆر ئاستەمە بوو بۆ باشتر وایە بگەڕێنەوە بۆ کۆشکی سپی و بگەڕێن تۆزێک بۆ مێژووی عێراق باشترە لەو هوتافانەی کە بەداخەوە زیاتر تابعی ئیعلامی هەیە وە کورد ئەگەر پێکاتەیەکی سەرەکی لە دووبارە بنیادنانەوەی عملی سیاسی لە دوای 2003 و بەتایبەت لە دوای ئیقراری دستورە لە کاتی هەردوو سەردەمی حاکمە عەسکەریەکە وەکو ئاماژەم پێکرد پۆل برێمەر و جیگارنەرە ئەگەر کورد لە عملی سیاسی بکشابە من پێ وایە نەک حاڵی سیاسی دەوڵەتێک وەکو ئەمریکا بگرە بوونی وجودی سوپای ئەمریکا و مارێنس لە عێراقا چارەنووسی ئەگەیشت بە چییە؟ بەڵێ بەڕێز ئازاد باشتر وایە تۆزێک بگەڕێنەوە بۆ مێژوو. بەڵێ بەڕێز ئازاد دۆسکی شارەزای یاسایی لە ستۆدیۆکانمان لە سلێمانیەوە لەگەڵماندا. سوپاس بۆ بەڕێز.